سەبارەت بە زیادبوونی دەنگەکانی پارتی لە خانەقین و دیالە هۆوەرگرتنی کورسیەک لە خانەقین گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسیلەقی پازدەی پارتی لە خانەقین. بەڕێز ئەکبەر ساڵتان لێ بێتۆم کاتتان باش. چۆن بۆ پارتی ئەم جارە توانی کورسیەک لەو دەڤەرە بەدەست بهێنێ؟ ئەم کاتە و هەموو کاتێکی جەنابتان و گشت بینەرانی خۆشەویست و ئازیزی کوردستان 24 باشتر، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە کێبڕکێی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دراستێکی ورد بڕیارماندا کە بە یەک کاندید بەشدار بین لە پرۆسەی هەڵبژاردن لەسەر لیستی هاوپەیمانی عەزم و بەپێی ئەو پلان و بەرنامانەی کە لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن جێبەجێمان کرد، توانیمان پشتیوانی و دەنگی ئەو جەماوەرە سەربەرزە کە سەقە و متمانەیان بە پارتی دیموکراتی کوردستان و بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان هەبوو، توانیمان ئەو دەنگانە بەدەست بێنین و ئێمە 8,000 دەنگمان دەستەبەر کردووە کە بەو 8,000 دەنگە لە زمنی هاوپەیمانی عەزم توانیمان کورسی کۆتای ئافرەت ببین و دڵنیایی شەدەمە جەماوەری سەربەرزی خانەقین بە تایبەتی وەگشت دانیشتوانی پارێزگای دیالە کە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە بێ فەرق و جیاوازی نوێنەری گشت پێکهاتەکانی سنووری پارێزگای دیالە ئەبێ و خزمەتکارێکی دڵسۆز ئەبێت کە بتوانێت لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەموو ئەو دەستکەوتانەی کە دەستکەوتی ملەتی کورد و کوردستانن بپارێزێت و بتوانێت داکۆکی بکات لە مافەڕەواکانی گشت دانیشتوانی سنووری پارێزگای دیالە. بەڵێ ئەتوانین بڵێن پارتی سەرکەوتوو بە لە دانانی پلان و دیسپلینی ورد بۆ بنکەکانی هەڵبژاردن و ئەم سەرکەوتنە چاوەڕوان نەکراوە بەدەست بێنێ؟ ئێمە چاوەڕوانی ئەوەمان ئەکرد بەڵێ کورسی بەدەست بێنین، چونکە بە پێی یاسای هەڵبژاردن کە یاسای ساندلیگۆیە یاسای ساندلیگۆی معدەلە، ئێمە دراسەتی وەزعی خۆمانمان کردبوو و ئەو ئەزمونەی کە هەمان بوو لە هەڵبژاردنەکانی پێشووتر ئەوەمان لە پێش چاوی خۆماندانا بۆیە گەیشتینە ئەو قەناعەتەی کە ئێمە بەپێی ئەو دەنگانەی کە هەمانە دەنگی جەماوەری سەربەرزی خۆمان و دەنگی ڕێخستنەکانی خۆمان بەپێی ئەم پلانە ئەتوانین کورسی ببین بۆیە ئەو پلانەمان جێبەجێ کرد و فعلەن کورسیشمان برد و من ئەم سەرکەوتنەی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای دیالە و بەدەستهێنانی کورسیەکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشکەشی جەناوی سەرۆک بارزانی و تەواوی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و خانەوادە و کەسوکاری سەربەرزی شەهیدان و گشت هەواڵ و ئەندام و پێشمەرگەکانمان و گشت جەماوەری سەربەرز و دەنگدەری سەربەرزی سنووری پارێزگای دیالە و خانەقین پێشکەشی ئەوانەکەین و سوپاس و دەستخۆشی و ڕێز و تەقدیری خۆمان پێشکەشی گشت هەموو ئەو دەنگدەرە بەڕێزانەکەین کە بە دەنگی خۆیان متمانەیان بە پارتی دیموکراتی کوردستان و بە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بەخشی لە پارێزگای دیالە و بەرپرسیارەتی و ئەرکی قورسیان خستە سەرشانی کە لەم 4 ساڵەی ئایندا بتوانێت نوێنەرێکی ڕاستەقینەی گشت پێکهاتەکانی ئەم سنوورە بێت و خزمەت بکات بە پێی توانای خۆی. بەڕێز ئەکبەر چۆن چاوەڕوان کراو بوو، چۆنەتان زانیان پێشبینیتان کردووە کورسێ بەدەستێن لە کاتێکدا لە 2030 کورسێ لای یەکێتیە؟ ئێمە زانیمان هەموو ئەو حزب و لایەنانەی کە بەشدارن لە پرۆسەی هەڵبژاردن ئەگەر دەنگەکانیان نەکاتە سەروی 30,000 دەنگ ئەوە لامان ئاشکرا و ڕوون بوو کە ناتوانێت کورسی بەدەست بێنێت. بۆیە لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە سنووری پارێزگای دیالە ئێمە دراسەتی وەزعی خۆمانمان کردبوو، دراسەتی بارودۆخی خۆمانمان کردبوو و بە پەسەندمان زانی کە لە چوارچێوەی هاوپەیمانی عەزم بچینە ناو ئەم کێبڕکێوە و ئەمەش تەنها لەبەر ئەوە بوو کە بتوانین نوێنەری خۆمان ببین ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کورسی ببین بۆ ئەوەی لە سنووری پارێزگای دیالە کەسێکی دڵسۆز، کەسێکی شیا و کەسێکی شایستە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرایەتی خانەقین و گشت پێکهاتەکانی سنووری پارێزگای دیالە بکات بە بێ فەرق و جیاوازی بە هەموو ڕەنگەکانەوە نوێنەریان بێت بۆ ئەوەی کە خزمەتی گشت پێکهاتەکانی ئەم سنوورە بکات و لە خزمەتی گشت دانیشتوانی ئەم سنوورە بێت و لەوێ پارێزەرێکی ڕاستەقینەی مافەڕەواکانی دانیشتوانی سنووری پارێزگای دیالە
بە مافەڕەوەکانی پارتی دیموکراتی کوردستان و پارتیشمان بێت. بەڕێز ئەکبەر دەتوانین بڵین ئەمە گۆڕانکاریەک بوو لە توێڕەوانینی خەڵک بەرامبەر بە پارتی بەخشینی ئەم کورسیە بە پارتی دیموکراتی کوردستان؟ بە دڵنیاییەوە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ناو ئەو پارێزگانەی هەرێمی کوردستان کە دەسڵات و حکومڕانی لە ژێردەستە و ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانی لە ژێردەستە هەموو ئەو خزمەتانە ئەو ئاودانکردنەوانە گەشەپێدانی ئابووری بنیادنانی ژێرخانی ئابووری کوردستان ڕێگاوبان کارەبا ئاو و ئەمنیەت و ئەمان و ئاسایش لە سەروی هەمویانەوە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان توانیوەتی کابینەی نوێیەم یاسا سەروەر بکات دادپەروەری بچەسپێنێت ئەمە ئاماژەیەکی ڕوونە کە هەموو پارێزگاکانی تری عێراق تەمەنای ئەو حکومڕانی و ئەو دەسڵاتە بکەن کە لە کوردستان هەیە و بە تایبەتی لە هەولێر و دوهۆک هەیە و تەمەنا ئەکەن ئەو شێوە حکومڕانیە بگاتە پارێزگای دیالە و بکاتە خانەقینیش و دەستی ئاودانکردنەوە و گەشەپێدانی پارتی دیموکراتی کوردستان و نوێنەرانی ڕاستەقینەی پارتی دیموکراتی کوردستان بگات بە خانەقین و بگات بە سنووری پارێزگای دیالە بۆ ئەوەی بەپێی ئەو توانایە کە هەیە خزمەتی دانیشتوان و خزمەتی سنووری جوگرافیای ئەم پارێزگایە و خانەقین بە تایبەتی بکرێ. بەڵێ بەدەستێنانی حتمەن جەماوەر لەم هەڵبژاردنە سقە و متمانەیان بە پارتی دیموکراتی کوردستان بەخشی لە سنووری پارێزگای دیالە بۆ ئەوەی ئەرک و بەرپرسیارەتی زیاتر بخەوێت دەسەر پارتی ئەتوانێت چی زیاتر بە پەرۆژ بێت و خەمخۆر بێت بۆ ئەم سنوورە. کەوایە پارتی ئەتوانێت چی بکات چ پلان و بەڕامەیەکی بۆی پاداشتی و خەڵکە بداتەوە کە لە ساڵی 2023 کورسێک کە لایەکێتی بۆ ئێستا بەخشیانە پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەوەی کە لە سەروی سی کورسی هەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێزێکی بەقووەتە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئێمە تەنها ئەم یەک کورسیە و ئەم یەک کاندیدە نوێنەرایەتی پارتی ناکات. پارتی نزیکەی سی کورسی هەیە و بەپێی ئەزمون و تەجروبەی خۆی ئەتوانێت لەگەڵ هەر لایەنێکی تری عێراقی هەر حزب و بەرەیەکی تری عێراقی کە هاوپەیمانی کرد ڕێکەوتنی کرد بۆ تەشکیلکردنی کابینەی ئایندەی حکوومەتی فیدراڵی عێراق ئەتوانێت ئەو مەرجانەی خۆی بچەسپێنێت کە پارتی بەشدارێکی سەرەکی حکومڕانی و دەسڵات بێت لە گشت عێراق بە هەرێمی کوردستانیشەوە و چیتر ئەو زوڵمستەمانەی کە لە ڕابردوو لە هەرێمی کوردستان کراوە کۆتایی پێبێت و دەستی ئاوەدانکردنەوە و خزمەتکردن و گەشەپێدانی پارتی کە لە کوردستان بە فراوانی بە چاو ئەبینرێ ئەو دەستە بگاتە ئەم سنوورانەش و لێرە لە خزمەتی جەماوەری سەربەرزی ئەم سنوورە وەگەشت دانیشتوان و پێکهاتەکانی ئەم سنوورە بێ. بۆیە متمانە بەخشین بە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارەتی پارتی دیموکراتی کوردستان لەوەی کە لە ڕابردوو هەویەتی لەم سنوورە قورستریەکە و ئێمە ئەبێ بە پەرۆشتر بین خەمخۆرتر بین بۆ ئەوەی بتوانین خزمەتی زیاتری دانیشتوانی ئەم سنوورە بکەین بە کردار نەک بە دروشت. بەڵێ بەڕێز ئەکبەر ئەم کورسێ یەکلا بۆ تۆ یاخود نا چونکە دوێنێ علیکەریم بەڕێوەبەری ئۆفیسی هەڵبژاردننی لە دیالاڵێت 1940 دەنگی گشتی 299 دەنگی دەنگدانی تایبەت هێشتا ماون بۆی کێشەی تەکنیکیۆ لە وێزگەکان نەمانتوانیوە ڕەوانەیە بکەین بۆ سنتەری سەرەکی و بڕیار هەفتەی داهاتووەمە بکرێت. پێتان وایە گۆڕانکاری ڕۆدا یاخود نا؟ بەڕای من هیچ گۆڕانکاریە لە ئەنجامەکان ناکات کار ناکاتە سەر ئەنجامەکان ئەگەر دەست تێوەردانی ناڕەوا و نادادپەروەری نەبێت لە ئەنجامی بەرایەکان من دڵنیام کە کاریگەری نابێت چونکە بەپێی دەنگی گشت ئەو حزب و لایەنە سیاسیانەی کە لە پارێزگای دیالە بەشدار بوونە کورسیەکان بەپێی یاسای هەڵبژاردن کە یاسای ساندلیگۆی معدەلە ئەو کورسیانە دابەشکراوە و ئەوەش حەقێکی تەبیعی پارتی دیموکراتی کوردستانە کە کاندیدی پارتی لە ناو هاوپەیمانی عەزم وەکو ئافرەت زیاترین دەنگی خۆی بەدەستێناوە و ئەتوانم بڵێم لە ناو گشت کاندیدەکانی ئافرەت لە سنووری پارێزگای دیالە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پێشی هەموو کاندیدە ئافرەتەکانی ترەوەیە بە دەنگی زۆرینە. پارتی نەیەتوانێت لێ بە لیستی سەربەخۆ بە تەنیا بەشداری بکە؟
بەداخەوە بە حکمی ئەوەی کە دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان لە سونێری پارێزگای دیالە دەنگێکی سابتە، دەنگێکی نەگۆڕە. ئێمە نزیکەی هەر پێشووتریش چەند جارێک باسم کردووە لە چاو پێکەوتنەکان. ئێمە ڕێخستنەکانی ئێمە لە حدودی 8,000 بۆ 10,000 دەنگە، هەرچەندە لەوانەیە دەنگی ئێمە لە سەروی 8,000 دەنگیشە، بەڵام بۆ خۆ دەزانی جاروا هەیە دەنگدەر کە ئەچێدە سەر سندوقی هەڵبژاردن هەڵەیەکی تەکنیکی وا ئەکا کە دەنگی تەلەفێت یا دەنگی حساب نەکرێت، کە ئەوەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە دەنگەکان کەمتر لەوە بێ کە ئێمە چاوەڕوانمان کردووە. ئەگەرنا دەنگی ئێمە هەر لە حدودی 10,000 دەنگە و لە هەموو حاڵەتێک ئەگە زۆر زیاتریش کارمان لەسەری بکردایە ئێمە بە 15,000 و بە 20,000 دەنگیش ئەگەر لیستی سەربەخۆ بووبایان ئێمە کورسیمان نەئەبرد و نمونەشمان ئەوەیە کە یەکێتی بە 29,000 دەنگەوە نەیتوانیوە کورسی ببە. بەڵێ ئەگەر لە سەرەتای هەفتەی داهاتوو لە دوای ناردنی دەنگی تەواوی وێستگاکان بۆ سنتەر بۆ بەغداد گۆڕانکاری ڕووی دامەوەکو ئەگەرێک ئەم کورسێ لە پارتی وەرگێرێتەوە هەڵوێستان چیە بێ؟ ئەگەر شتیوار ڕوو بدات حتمما ئەوە دەستێکی سیاسی لە پشت دەبێت و حتمما ئەوە زوڵم و ستەمە لە حەقی ڕەوای گشت دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستانە کە لە سنووری پارێزگای دیالە حەقی دەنگدانیان هەبووە. و حتمما ئەو کاتە ئێمە پەنا بۆ دادگای فیدراڵی و بۆ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەبین و لە مافی خۆمان خۆش نابین بە پێی یاسا و بە پێی دەستور. بەڵێ بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسی لەقی 15 پارتی لە خانەخین. سپاس بۆ بەشداریتان.